هەرچەندە ڕێکەوتن هەبووە لە نێوان مۆسکۆ و ئەنکەرەدا لەسەر ناوچەی ئیدلب لە سووریادا، بەڵام پاش کوژرانی زیاتر لە 30 سەربازی تورکیا لەو ناوچەیە پێدەچێت ئەو پەیوەندیانەی نێوان تورکیا و رووسیا کە بە پەیوەندی استراتیژی ناوجێر دەکران پشێویەکی زۆری تێکەوت بێت، هەرچەندە گەورە کاربەدەستانی رووسیا دڵنیاییش دەدەن بە تورکیا. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. دوابە دوایی ڕێکەوتنی مۆسکۆ و ئەنکەرە لەسەر دۆسەی ئیدلب، فڕۆکە جەنگیەکانی سووریا بردومانی ئەو هێزانەی تورکیایان کرد کە لە دەوروبەری ئیدلب بوون. مەخابنی خۆمان دەردەبڕین و دووبارەیشی دەکەمەوە. ئێمە هەموو شتێک دەکەین تا پارێزراوەیەکی ئاسایشی بۆ هێزە سەربازەکانی تورکیا دابین بکەین، ئەوانەی بەشدارن لە ڕێگەگرتن لەوەی کێشە ئیدلیب بەرز ببێتەوە. ئەگەر هاتبا بە تەواوەتی وابەستەی هەبوایە بە ڕێکەوتنەکەوە و هەروەها تورکیا بە شێوەیەکی گونجاو ڕێک شوێنی سەربازەکانی دیاری بکردایە، ئەوە ئەو ڕووداوە کارە ساتاویە ڕووی نەدەدا. بەڵام ئەم لێدوانانەی مۆسکۆ نەبوونەتە مایەی ڕەوانەوەی نیگەرانیە ئاسایشیەکانی تورکیا و کاربەدەستانی تورکیاش داوای متمانە لە رووسیا دەکەن بە پێی ئەو ڕێکەوتنەی مۆریان کردووە. ئەو کاتی هەبوونی هەندێک ڕووداوی بچووک لێرە لەوەی ئەو ناوچەیەدا ئیتر ئەمە بە مانای دەستپێکردنی پێشەلکاریە لە ئاگربەستەکەدا. ئێمە ئەو پەرەسەندنانەمان لەگەڵ رووسیادا باس کردبوو و وەهاش چاوەڕوان دەکەین ڕێوشوێنێک بگرێتە بەر بە پێی ئەو ڕێکەوتنەی هەردوو لامان مۆرمان کردووە. مۆسکۆ جەخت دەکاتەوە لەوەی وابەستەی تەواوی ڕێکەوتنەکانی خۆیەتی و دەشخوازێت هاوسەنگی خۆی بپارێزێت لە نێوان سووریا و تورکیادا و داواش دەکات بە هەر شێوەیەک بێت دیمەشق و ئەنکەرە خۆیان لە دووبارەکردنەوەی ئاوەها ڕووداوێک بپارێزن. ئێمە بەداخۆین بۆ ئەو سەربازانەی تورکیا کوژراون، وەکچۆن کوژرانی سەربازەکانی سووریاش جێمەخابنە. ئێمە دڵنیان لەوەی ڕێزگرتن لە ڕێکەوتنەکان بەوانەشەوە کە مشتۆ مڕیان لەسرە دەبێتە مایەی خودوورخستنەوە لەو جۆرە کارە ساتانە لە ئایندەدا. هێزەکانی ئێمە لە ناو سووریادا ئامادەن بۆ کارکردن بەو ئاراستەیەدا. تورکەکان لەو بڕوایەدان هێزە سەربازیەکانی حکوومەتی سووریا نەیان دەتوانی هیچ هێرشێ بکەنە سەر هێزەکانی تورکیا ئەگەر هاتبا و مۆسکۆ چرای سەوزی بۆ هەڵ نەکردبان. هێزە سەربازەکانی تورکیا کاتێک هێرشی کرایەسەر بە تەنها بوو لە ناوچەدا. لێکدانەوەی لۆژیکیش بۆ ئەو هێرشاوەیە کە بە مەبەست هێرشی کراوەتە سەر. بە نووسین مەرج و ڕێشوێنەکان دیاری کراون. شوێنەکانمان لای رووسیا هەبووە و دەشی زانی کاروانەکەمان لە چ شوێنێکدایە، بەڵام هێرشە ئاسمانێکە کرا لەگەڵ هەموو ئەو ئاگادارکردنەوانەی دەماندان. تەنانەت ئامبولانسەکانی دەچوون بەهانای بریندارەکانیشمانەوە هێرشیان کرا سەر. کاربەدەستانی سووریا بە گومانێکی زۆرەوە لە تەواوی مەبەست و ئامانجەکانی تورکیا دەڕوانن و کۆمەڵگەی نێونەتەوەییش لە جموجۆڵەکان و مەبەستەکانی تورکیاش ئاگادار دەکەنەوە. جانەوی سەرۆک وڵاتەکان بە تونترین شێوە ناڕزایی دەردەبرێت و ڕەفتارەکانی ڕژیمی تورکیا و هێرشە شەڕانگیزەکانی تورکیا ئیدانە دەکات دژی سووریە کە بە ناوی شەڕی دژە تێرۆریزمەوە دەیان کات. ئەو هێڕۆشە ڕەفتارانەی تورکیا ڕێک و ڕەوان لەسەر بنچینەی خەون و خەیاڵی سوڵتانەکانی ئەمپراتۆریەتی عوسمانلیە. بە فەرمی ئەو ڕوانینەی تورکیا شەت دەکەینەوە کە هێڕەشەکانی بۆ سەر وڵاتی ئێمە دەخاتە خانەی بەرگری لەخۆ کردنەوە. دەکرێت بگوترێت تورکیا لە سەروەختی هەڵکشان و داکشانی پەیوەندیەکانی خۆیدا دەژی لە ڕوانگەی پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا، هاوپەیمانەتی ناتۆ و جیهانی ڕۆژاوا بەگشتی لەلایەک و هەروەهاش پەیوەندیەکانی لەگەڵ رووسیا و هاوپەیمانەکانی رووسیادا. چاوی واشنگتن بۆ ئەم هەفتەیە میوانداری دکتۆر مستەفا گوربز دەکات. دکتۆر مستەفا مامۆستای زانستە سیاسیەکان و پەیوەندیە نێونەتەوەیەکانە لە زانکۆی ئەمریکایی لە واشنگتن و خاوەنی دەیان لێکۆڵینەوەی ورد و گرنگە لەسەر کاروبارە ناوخۆیی و دەرەوەیەکانی تورکیا. دکتۆر مستەفا سەرەتا زۆر سپاست دەکەم کە لە ڕێی سکایپەوە لەگەڵماندای. یەکەم پرسیاریشم لە جەنابەت ئەوەیە پێت وایە تورکیا بتوانێت بەم هەموو قەیرانەوە کە لەسەر ئاستی نێونەتەوەیی هەیەی درێژە بە پەیوەندیەکانی خۆی بۆ نمونە لەگەڵ وڵاتێکی وەکو رووسیادا بدا؟
لە ڕاستیدا تورکیا هەندێک دەستکەوتی دەبێت لە ڕێکەوتنەکەی ئەم دواییەدا بەڵام خودی کێشەکە بۆ ئانکەرە و خۆی دەمێنێتەوە هەبوونی ئاگربەس ئەگەر بکرێت ئەوە جۆرێکە لە پاراستنی استراتیژەتی خۆی و هەڵسەنگاندنێکی باشیش بووە لەلایەن ئەردۆگانەوە بەڵام بەگشتی ئەو ڕێکەوتنە چارەسەری کێشەی ئاوارەکان و کۆچبەرانی نەکردووە و هەروەها دۆسەی ڕێکخراوە ڕادیکاڵەکان و لە ناوبردنی ئەو ڕێکخراوانەشی چارەسەر نەکردووە بەڵێ پرسیارەکە لە جێی خۆیدایە ئایا ئەو پەیوەندیانە درێژەیان دەبێت بەڕاستی وەڵامێکی ئاسان نییە باشە دکتۆر بەڕای تۆ ڕۆژێک لە ڕۆژان ئەم پەیوەندیانە کە بە پەیوەندی استراتیژی لە نێوان مۆسکۆ و ئەنکەرەدا ناودێر دەکرا بەڵام ئێستا ئەم هەموو گرفت و پشێویی تیادایە چ بەرژەوەندێکی هاوبەش لە نێوان مۆسکۆ و ئەنکەرەدا هەیە بێجگە لە دۆسەی سووریا لێرەدا پێویستە سەیری هەڵسەنگاندنەکانی واشنگتنیش بکەین لە پەیوەندی بەم پرسیارەوە مەبەستم لەوەیە بڵێم ئەو ئاراستانەی تورکیا لەم چەند ساڵی ڕابردوودا هەیبووە و بە تایبەتیش پاشەوەی رووسیا چووە ناو شەڕی سووریاوە لێرەوە ئاراستەکانی تورکیا بۆ کێشەیەکی گەورە لە ناو هاوپەیمانیتی ناتۆدا و بۆ ئەمریکاش بە هەمان شێوە لەو کاتەوە وتوێژێکی چڕ دەستی پێکرد سەبارەت بە ئاراستە ئایندەکانی تورکیا لە هەمان کاتیشدا مۆسکۆ دەیخواست ئاڵۆزیەکە گەورەتر بکات لە ڕێ ئەو جۆرە ڕێکەوتنانەوە چونکە هەمیشە مۆسکۆ دەیویست تورکیا بەشداری و ئامادەی هەبێت لە کۆبوونەوەکانی ئاستانە و لەوانەی سوچیشدا مۆسکۆ دەیویست بەردەوام تورکیا لە بەرچاوی خۆیدا بێت ئەوە تا هێشتاش ڕێکەوتنی موشەکانی S-400 وە خۆی ماوەتەوە هەرچەندە واشنگتن دەست بەجێ داوای هەڵوشاندنەوەی ئەو ڕێکەوتنە چەکیەی دەکرد و ئەو بوو دواتر دانوستانیشی لەسەر کرد بەڵام هیچ ئەنجامێکی نەبوو جا مۆسکۆ وەها لەو ڕێکەوتنانە دەڕوانێت کە لۆژیکین هەرچەندە ڕووسەکان باش دەزان هیچ یەکێک لەم ڕێکەوتنانە چارەسەری کێشەکانی تورکیا نەکردووە وەک پەنابەران تەنانەت دۆسەی ئایندەی ئیدلیبیش هەر بۆیە دەبینین تورکیا هەر هیچ نەبێت لە 2 ساڵی ڕابردوودا هەمیشە لە لێوارەکانی دۆڕاندا بووە چونکە بەهۆی ئەو هەموو ڕێکەوتنانەی لەگەڵ ڕووسەکاندا هەیەی ناتوانێت سەربەخۆیانە ئاراستەکانی خۆی لەگەڵ هاوپەیمانێتی ناتۆدا دیاری بکات و بە هەمان شێوە لەگەڵ واشنگتۆنیشدا جا دەشێت ئەمە وەڵامی پرسیارەکەت بێ باشە یەکی لە پرسیارەکانی تر ئەوەیە تورکیا چ جۆرە دەستکەوتێکی دەبێت لەم هەموو ئاڵۆزیانەی کە ڕوبەڕووی بوونەتەوە Well, it's a good question. Let me tell you this. Turkey had 2 goals. جا ئەمە پرسیارێکی باشە تورکیا دوو ئامانجی هەیە لەم ساتە وەختدا یەکەمیانەوەی دەست بەجێ دۆسەی پەنابەران چارەسەر بکات چکە ئەمە کێشە و گرفتێکی سەرەکیە لای تورکیا با لە بیرمان نەچێ سەرۆگە دۆگان بەردەوام لە وتار و لێدوانەکانیدا دەڵێت 4 ملیۆن پەنابەری سووریایی لە وڵاتەکەی دان لەبەر ئەوە هەندێک لە پەنابەران کە لەوانەیە مەبەستی 1 ملیۆن بێت چونکە هەر جارە و باز لە ژمارەیەک دەکات ئەردۆگان دەیەوێت ئەو بەشە پەنابەرە لە سووریادا نیشتەجێ بکات هەر بۆیە دەبینیت کێشەی 4 ملیۆن پەنابەر بە سیاسی کراوە لە ناو سیاسەتی ناوخۆی تورکیادا و بۆ هەڵبژاردن و ئەنجامەکانی هەڵبژاردن بەکاری دەهێنێت جا لێرەدا وەڵامی حکوومەتی تورکیا ئەوەیە سەر لە نوێ ئەو پەنابەرانە لە ناو سووریادا نیشتەجێ دەکاتەوە ئەلبەت لەمەشدا سەرکەوتوو نەبووە و ئێستاش لەوانەیە نزیکەی 3 ملیۆن پەنابەری تریش بچە ناو تورکیا واتە دەبێتە 7 ملیۆن پەنابەر لە کاتێکدا ئەردۆگان زیاتر بایەخ بە سیاسەتی ناوخۆی تورکیا دەدات بەڵام دۆسەی پەنابەرەکانیشی بە گرنگ وەرگرتووە جا بۆ وەڵامی پرسیارەکە دەستکەوتی نابێت بەڵام هیچ بژارەیەکی تری لەبەردەستدانیە تا ڕێکەوتنیەک لەگەڵ رووسیادا مۆر بکات و ئاگربەستێک بێنێتە ئاراوە و دەشزانێت کە هیچ ئاگربەستێک لە سووریادا درێژە ناکێشێت و گەڕی تری شەڕ و قەیران دەست پێ دەکەنەوە و تورکیاش دەیەوێت دوا ئەزمموی خۆی لە ئیدلیب تاقی بکاتەوە زۆریش پێ دەچێت هەر بەو شێوەیە بێت یەک پرسیاری تر هەر لەسەر هەمان بابەت ئێمە زۆر جار کاتێک کە تەماشای ڕووداوەکانەکەین ئەوانەی کە پەیوەندیان بە تورکیاوە هەیە هەستێک دروست دەبێت کە تورکیا پێی وایە لەو ناوچەی جیهاندا بەتەنیا خۆیەتی و هەر خۆشی خاوەن بڕیارە چ شتێکەوە لە تورکیا دەکات نازانمەیان ئەگەر هاوڕابی لەگەڵ ئەو پرسیارەدا چ شتێکەوە لە تورکیا دەکات کە ئەو هەستەی هەبێت و خۆی بە تەنها وڵاتێک بزانێت کە خاوەنی هەموو بڕیارەکان بێت لەو ناوچەی جیهاندا Well, this utopian Turkish foreign policy has been ئەم یۆتۆپیایی سیاسەتی دەرەوەی تورکیا لەم چەند ساڵی ڕابردوودا کێشە بووە ئەوەی دەیڵیت زۆر ڕاستە هەر بۆ خۆی یۆتۆپیایە ناواقعیە ئێستا زەلکاوێکی هەیە
تورکیا ڕاکێشراوەتە ناو شەڕ و قەیرانەکانی سووریا و لیبیا و شوێنی تریشەوە. پرسیارەکە گرنگە و هێندەی ئەوەی من لی تێبگەم هەر ئەو جۆرە هەستکردنەی تورکایەوە های کردووە. بۆ نمونە لە سووریادا تورکیا کار بۆ هەبوونی زۆنێکی لەشکریانە بکات تا واشنگتن وها لێ بکات بە ئەندازەیەکی دیاریکرا و تێگەیشتنی هەبێت کە دەکرێت پشتیوانی یەکی سنوورداری تورکیا بکرێت لە پێناو ئایندەی خەڵکی سیڤیلدا. مەبەستم لەوەی نزیکەی 3 ملیۆن کەس لە سووریادا دەکەونە ژێردەستی هەیئەتی تەحریری شامەوە. ئەم ڕێکخراوە مێژوویەکی ڕەشی هەیە و ئێستا دەڵێت گۆڕانی بەسەردا هاتووە و تورکیاش دەڵێت هەوڵی لەگەڵدا دەدات تا بێتە ڕێکخراوێکی میانڕەو. جا ئەوەی تورکیای ئاردۆگان دەیکات دیاریەکی قورس و ئاڵۆزە خۆ دەشێت هەمان جموجۆڵەکانی غەزەی دووبارە بکاتەوە. دەیەوێت هەیئەی سووریا بە میانڕەو بناسێنێت و ڕەواییەکی نێونەتەوەیی بۆ پەیدا بکات لە کاتێکدا و ڕێکخراو لەلایەن تورکیا خۆیەوە بە ڕێکخراوێکی تیرۆریست ناسەوە. ئەمە ئەو جۆرە یاریانەیە کە تورکیا دەیانکات بە تایبەتیش پاشنەمانی حکوومەتی کاتی سووریا و ئەو هەوڵانی ئەحرار شام و ڕێکخراوی تریش دەیاندا بۆ لاوەزکردنی هەیئەی تەحریری شام. بەڵام بەداخەوە تا ئێستا هەموو کردە لەشکریەکانی تورکیا بە ئاراستە هەڵەکەدا ڕۆیشتووە. هەیئەی تەحریر زیاتر و زیاتر بەهێز دەبێت و ئەو ڕێکخراوانەی تورکیا خۆی پشتیوانیان لێ دەکات لە سووریادا هەروە دێ و لاواز دەبێت. ئەمەش بەرەنجامێکی نەرێنیانەی ئەو هەستکردنەی تورکیایە کە باس لە کاتێکدا پێویستە بیرکردنەوەیکی زیاتری هەبێ بەرامبەر خەڵکی سیڤیل کە دەشێت هیچ ڕێگەیەکیان لە بەردەمدا نەمێنێت کاتێک لەشکری تورکیا یان هەیئەی تەحریری شام دێنە بەڕێیان. هەر بەهۆی ئەو جۆرە تاکڕەویەوە ڕێگەیەکی سەخت دێتە ڕێی و سەرئێشەیەکی زۆریش بۆ تورکیا دروست دەبێت لە کاتێکدا سەر و سەوداکردن لەگەڵ ئەو جۆرە ڕێکخراواندا کارێکی ئاسان نییە. بەڵێ دکتۆر مستەفا من دەگەڕێمەوە بۆلات. ڕێکەوتنی نێوان تورکیا و ئەنکەرە ڕۆژی 5 مانگی 3 پاش و توێژێکی درێژخایەنی نێوان سەرۆکەکانی هەردوو وڵات مۆرکرا. گرنگی ئەم ڕێکەوتنە بۆ تورکیا لەوەدایە هێڵێکی ئاسایشی لەو ناوچەیەدا جێگیر بکات. 4 karayolunun kuzeyinde 6 kilometre ve güneyinde ڕێڕەوێکی ئاسایشی بە درێژایی 6 کیلومتر دروست دەکرێت لە باکوورەوە و هەروەها لە باشووریشەوە بە درێژایی 6 کیلومتر لە ڕێگە سەرەکیەکەی M4ەوە. بە دیاریکراوی بەکارهێنانی ئەم ڕێگە ئاسایشیە لە کۆبوونەوەی وەزیرانی بەرگری رووسیا و تورکیادا بڕیاری لێدراوە لە کۆبوونەوەی 15 مانگدا. هەر لە هەمان ڕۆژدا چاودێریکردنی هاوبەشی تورکیا و رووسیا دەستی پێکرد لەسەر ڕێگە سەرەکیەکەی M4 لە ناوچەی ترۆمباوە تا عین الحەفار. لەگەڵەوەشدا کە کۆمەڵگەی نێونەتەوەیی و کارکتەرەکانی تری ناو قەیرانی سووریا ئەو ڕێکەوتنە بە گرنگ ناودێردەکان، بەڵام بۆ نمونە لای بەریتانیاکان ژمارەیە پرسیار ماون پێویستیان بەوەیە وەڵام بدرێنەوە. دەشێت دەماگربەستە پەرەسەندنێکی یارمەتی دەربێت لە هەمان کاتیشدا نامەوێت هەوڵەکانی دەدرێن بە هەند وەرنەگرم بە تایبەتی ئەوانەی تورکیا دەیدات. بەڵام زۆر پرسیاریشان سەبارەت بەوەی ئەو ئاگربەستە چۆن دەخرێتە بواری جێبەجێکردنەوە، کێ چاودێری دەکات، چی لە ڕۆژاوای حەلەب ڕوودەدات و لەمانەش گرنگتر ئایا حکوومەتی سووریا بە فەرمی مۆری کردووە و ئایا حکوومەتی سووریا وابەستەی مەرجەکانی ئاگربەست دەبێت؟ هەر بۆیە پێم وایە وەڵامی ئەم پرسیارانە هێشتا نادیارن و پێویستە بزانین لە چەند هەفتەی داهاتوودا چی ڕوودەدات. ئەڵمانەکانیش لە ڕوانگەی قەیرانی مرۆییەوە دەڕوانە ئەو ڕێکەوتنە و هیواش دەخوازن ببێتە مایی ئاگربەستێک و بتوانرێ ڕێ لە قەیرانە مرۆیە چاوەڕوانکراوەکان بژیرێت لە سووریادا. ئەوەی جێ نیگەرانیمانە ئەو ملیۆنان خەڵکەیە کە لەوێدا لە مێنەتیدا دەژین. ئێمە وەها دەبینین ئاگرباز دەبێتە مایەی دروستبوونی جۆرێک لە هەرێمی پارێزرا و ئیتر خەڵک دەتوانن بگەڕێنەوە و ڕزگار بن. پێویستە چاوەڕوان بین، بزانین سەردەگرێت. ئەڵمانیا ئامادەیە وەک چۆن بریتانیاش ئامادەیە. ئێمە ئامادەین بۆ پشتیوانی و ئامادەیشین بۆ یارمەتی زیاتری مرۆیی، بەڵام دەبێت ئاگربەستێکی ڕازەقی نەمان هەبێت. لای وڵاتی چین وەک دەڵێ هەموو هەوڵێکی دیپلۆماسی گرنگە. بێژینگ دەمێکە داوای چارەسەریەکی سیاسیانە دەکات لە کارکتەرەکانی ناو قەیرانی سووریادا بە تایبەتیش تورکیا و رووسیا. وتوێژێکی زۆر باشمان هەبوو لە ئەنجومەنی ئاسایش لە پەیوەندی بە وڵاتی چینەوە. خۆشحاڵین بەو ڕێکەوتنەی لە نێوان رووسیا و کۆماری تورکیادا مۆرکراوە و
خۆشحاڵین بەو هەوڵە دیپلۆماسیانەی بۆ ئاراستەیەدا نراون. ئێمە پێمان وایە مۆرکردنی ئەو ڕێککەوتنە گرنگە بۆ ئەوەی ئێمە هەمیشە وتومانە سەبارەت بە دۆزینەوەی چارەسەرێکی یەکلاکەرەوەی هەمەلایەنە بۆ کێشەکانی ناو سووریا. بۆ خەڵکیش لە ناو سووریادا هیچ گەشتبینیەک لە ئارادا نییە بەرامبەر بەو ڕێککەوتنی ئەنکەرە و مۆسکۆ کە بتوانێت شتێک لە هاوکێشەکانی وڵاتەکەیاندا بگۆڕێت. سەبارەت بە ڕێککەوتنی نێوان ڕووسیا و تورکیا ئیمە هەست ناکەین کەجی متمانە بێت بە هیچ شێوەیەک خاستی ئێمەی تایدا نییە. لە سەدا سەدە و ڕێککەوتنە سەرناگرێت چونکە زۆر ڕێککەوتنی تر هەبوون و ڕژیمی سووریا وابەستەی نەبووە و بە هەندیشی وەرنەگرتووە ئەمەشیان بە هەند وەرناگرێت. هەر بۆیەشە ئەم ڕێککەوتنەش لەوانەی پێشتر خراپتر دەکەوێتەوە. دکتۆر مستەفا بەڕای جەنابەت ئەم پەیوەندیانەی نێوان مۆسکۆ و ئانکەرە چ شتێک لە واقعا گۆڕێکە لە سووریادا هەیە؟ As you know, Turkey's pressure on EU جاوەک دەزانیت فشارەکانی تورکیا بۆ سەرکێتی ئەوروپا ئەنجامێکی ئەوتۆی نەبووە. لە ڕاستیشدا ئەو فشارانە کاردانەوەی ئەوروپایەکانی بەدوای خۆیدا هێنا و گوتیان تورکیا بۆمبەسی خراپی خۆی ئەو فشاران دەکات. ئەو ڕێککەوتنی ساڵی 2016 یەکێتی ئەوروپا لەگەڵ تورکیادا لەسەر بنچینەی پارە بووە و ئێستا ئانکەرە داوای هەندێک کۆمەک و یارمەتی لەشکریانە دەکات. واتە دۆسیەکە بۆ تورکیا هەت پارە نییە بەڵکو هەندێک پشتیوانی لە ناتۆ دەوێت. ئەو کێشانی سەرسنوور لەگەڵ یۆناندا و بەکارهێنانی دۆسیەکان بۆ بەسی تایبەت ئەمانە خراپن. سەبارەت بە رووسیا ژوەک باسمان کرد ناتۆ بەرامبەر دەستڕاگەیشتنەکانی رووسیا وەستاوەتەوە ئەم ڕەوشەش لە چەند ساڵێک لەمەوبەرەوە دێژەی هەیە. هەرچەندە بەگەشتی جیاوازی کەوتۆمیە نێوان ئەمریکا و ئەوروپادا لەسەر ئاراستەکان تەنها ئەوەندە نەبێت ئەگەر ئەوروپا یارمەتی لەشکریایی تورکیا نەدات ئەوە لەوانەیە تورکیا وەرچەرخێتەوە بەلای ئەمریکادا. ئەگەر ئاوەها بێت ئەوە ئەمریکا باڵادەست دەبێت لە دانوستانەکانیدا لەگەڵ ئانکەرەدا. جاوەی ڕوویدا لەگەڵ ئەوروپایەکانی ئەندامن لە ناتۆدا ئەوە بوو بە تورکیا وێت نابوو ئەو پشتیوانیانە، بەڵام بۆ پشتیوانی دارایی هەڵوێستێکی تریان هەبوو لەمەیاندا دەشێت تورکیا بڕەپارەیەکی دەست بکرێت، بەڵام ئەوەی داوای دەکرد بە دەستی نەهێنا. دکتۆر بەڕای تۆ کۆمەڵگەی نێونەتەوەی دەتوانێت ڕێککەوتنی نێوان رووسیا و تورکیا بکاتە بنچینەیەک بۆ چارەسەری ئاشتیانە لە سووریادا؟ No, this is a ceasefire, no more than a ceasefire. This agreement is only addendum to Sochi agreement, which Turkey repeatedly said. نا ئەوەی هەیە ئاگربەستە و لە ئاگربەست زیاتر هیچ شتێکی تر نییە. تەنها ڕێککەوتنێک هەبێت ئەوە سوچیە کە ئەنکەرە تیایدا دانی بە سەروەری خاکی سووریادا ناوە. هەروەها ئەو ڕێکخراوانش کەنتەوە یەکگرتوەکان لە لیستی تیۆریستاندا دایناون. پێویستە هێرشیان بکرێتە سەر تەنانەت ئەگەر ئاگربەستیش لە ئارادا بێت. ئەوە ڕەوایی هەیە بۆ هێرشکردنە سەر ئەو ڕێکخراوانە. ئەوەت ئەمەش بۆ تورکیا جێ قایلبوون نییە، چونکە وەک ئانکەرە دەڵێت خەڵکی سیڤر ڕادەکەن بەرەو تورکیا. بێگومان هەمیشە تورکیا ئەم دۆسیەی وەک ئاڵۆزێک نیشانداوە جا کۆمەڵگەی نێونەتەوەیی و بەرهێنان لەسەر ئەو ڕێککەوتنە بکات. پێم وانە چونکە ڕێککەوتێکی ڕوون و ئاشکرا نییە و ئەوەی ئێستا لە ئارادایە بنبەستێکە و هەروەها تورکیا و رووسیاش ناتوان لەسەر پلانێکی ئایندەی ڕێککەون. ئەوەی تورکیا بە ڕێککەوتن لی تێگەیشتووە رووسیا و ڕژێمی سووریاش بە ڕێککەوتن نایبینین و بە ئانکەرەش دەڵێن دەبێت هێرش بکەیتە سەر ئەو ڕێکخراوە تیرۆریستیانەی ناویان لە لیستەکەی UN هەن. بەڵام تورکیا دەڵێت نا چونکە خەڵکی سیڤل بەرە وڵاتەکەی هەڵدێن. ئیتر لەوانەیە گەڕی تری وتوێش دەست پێ بکاتەوە. بخۆ دەزانانی لەم سەروەختی هەڵکشان و داکشانی پەیوەندیانە لەگەڵ لە نێوان رووسیا و تورکیادا گوێمان لە زۆر لێدوانە بێ هەم لە مۆسکۆ هەم لە ئانکەرە. خەڵک بڕوا بە کامیان بکە. In terms of military لە ڕووی لەشکری و هەسەنگاندنی لەشکریەوە رووسیا باڵادەستێکی زۆر و گەورەشی هەیە بە سەر سنووری ئاسمانی سووریاوە. هەر بۆیەشە تورکیا دەیەوێت سیستەمی پاتریۆت لە واشنگتن بکرێت یان فڕۆکەی بەفڕۆکەوان کە لە ناوخۆدا بەکاری دەهێنێت کە بەیەکێ لە پشتیوانەکانی ناتۆ دادەنێت بۆ هێزی ئاسمانی. جا لە ڕووی لەشکریەوە رووسیا باڵادەستی و قسەی خۆی هەیە و ئەوەش تاقی کراوەتەوە. جا بڕواکردن لەم شەڕی وتار و لێدوانانەدا دەکەوێتە سەر هێز و توانایی لەشکریانە. تورکیا هەوڵێکی زۆر دەدا تا کۆنتترۆلی هەر هیچ نەبێت بەشێکی ڕێگەی سەرەکی M4 بکات، چونکە هێشتاش بە هەزاران سەربازی تورک لەوێن و دەیەوێت بیکاتە دیفاکتۆیەک بۆ ڕاوەستانەوەی بەرامبەر رووسیا. بەڵام لە کۆتاییدا مەرج نییە ئەم خواستەی تورکیا سەر بگرێت. جا ئەگەر وابوو
ئەوە دەبێت چاوەڕوانی دەنجێکی گەورە بکەین لە ئانکەرەوە. دکتۆر مستەفا با بزانین ڕای شیکەرەوە لە ناو تورکیادا چۆنە. هەندێک لە شیکەرەوە لەو بڕواایەدان ئەم کێشانەی نێوان مۆسکۆ و ئانکەرە ڕەهەندی تریشیان هەن کە هەریەکەیان بە ئەندازەی خۆی کاریگەری دەبێت بەسەر پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵاتەوە. Türkiye Rusya'dan bir adım bekliyor. Aslında Rusya'nın لە ڕاستیدا تورکیا چاوەڕوانی رووسایە تا هەنگاوێکی کردەیی بنێت ئەگەر بێت و مۆسکۆ گوناهبارکردنی ئەنکەرە ڕابگرێت لەوەی کە تورکیا چەک و تەقەمەنی دەدات بە ئۆپۆزیسیۆنی سووریا ئەوە دەبێتە یەکەم هەنگاو بەرەو چارەسەرکردنی ئەم کێشەیە و ئیتر شێوەیەکە هێور دەبێتەوە لەگەڵ تورکیادا لەسەر ئەم دۆسەی ئەدلب. ئەگەرچی داکشانی ئەو پەیوەندیانەی نێوان تورکیا و رووسیا لە ئاستێکی بەرچاودایە بەڵام وەک چاودێر ئاماژەی پێ دەکەن هێشتا کەناڵی تر هەن کە لێک تێگەیشتن لە نێوان هەردوو وڵاتدا بێنێتە ئاراوە. هێشتاش دەکرێت ئەو پشێویانە هێور بکرێنەوە چونکە ڕێگەی دیپلۆماسی بوونی هەرماوە. هەردوو سەرۆک یەکتر دەبینەوە و هێشتاش دەرفەتیان لە بەردەستدایە پەیوەندیەکانیان گەرم و گوڕ بکەنەوە. پێشم وانە ئەم گرژیانەی ئیدلیب ببێتە هۆی بەرەنگاربوونەوەی ڕاستە و خۆی نێوان هەردوو وڵات. تورکیا داوای یارمەتی و کۆمەکی دەکرد لە ئەمریکا و هەروەها لە هاوپەیمانەتی ناتۆ، بەڵام ئەنکەرە ئەو وەڵامەی بەدەست نەهێنا کە خوازیاری بوو. ئەوان دەیانەوێت بزانن تورکیا بە چ شێوەیەک وابەستەیە، هەروەهاش بە چ شێوەیەک تورکیا بەرەنگاری رووسیا و ڕۆژیمی سووریا دەبێتەوە. جاگەر گرژەکان بە هەمان ئاراستەدا بەردەوام بوون، ئەوە ناتۆ و ئەمریکا بەشداریی زیاتریان دەبێت، بەڵام نابێت چاوەڕوانی ئەوە بین هیچ لایەکیان واتە ناتۆ ئەمریکا هێزی لەشکری بەکاربهێنن. دکتۆر مستەفا بەڕای تۆ بێجگە لە دۆسیەی S-400ەکانی کە تورکیا لە مۆسکۆی دەکرێ، بۆچی ناتۆ وەڵامێکی ئەرێنی ئەو داوایی تورکیای نەدایەوە بۆ کۆمەککردنی؟ Well, there are two groups actually in Washington. Washington is divided, and you are right that this is. لە ڕاستیدا دوو گروپ هەن لێرە لە واشنگتن لەسەر ئەم بابەتە دابەش بووە. ئەوەی باست کرد ڕاستە هاوپەیمانەتی ناتۆ وەڵامێکی تا ئەندازەیەک نەرێنی هەبووە بۆ تورکیا. با ئەمەد پێ بڵێم گروپێکەیە لە واشنگتن بە ڕێبەراتی باڵوێس جیمس جێفری نەدراوی ئەمریکا بۆ سووریا. ئەم گروپە لەو بڕواایەدا ئەوەی ئێستا ڕوو دەدات دەرفەتێکە بۆ ئەمریکا تا پەیوەندەکانی لەگەڵ تورکیادا ببوژێنێتەوە و با وەبەرهێنان لەم ئاڵۆزی و پشێوی پەیوەندیانەی نێوان مۆسکۆ و ئانکەرەدا بک. ئەم گروپە داواش دەکات بۆ دەستکردن بە وتوێژ لەگەڵ ئانکەرەدا تا هەندێک گۆڕان بهێنرێتە ئاراوە لە ئاڵگۆڕکردنی زانیاریەکان و تەنانەت لە دۆسەی موشکەکانی پاتوێردا کە تورکیا داوایە. جا لەمەدا جیمس جێفری زۆر بە ئاشکرایی فشاری دەخستە سەر وەزارەتی بەرگری ئەمریکا تا موشکی پاتوێت لە باشووری ڕۆژهاتی تورکیا دابنێت. بەو شێوەیەی تورکیا داوای دەکرد و ئەمەشی بە پاشەکشەکردنی رووسیا دادنە. لایەکی تریشەوە گروپەکەی تر هەیە و بریتە لە پانتاگۆن و دامەزراوەی تریش. ئەم گروپە بە گومانەوە لە ئایندەی ئەو جمهوریەتی تورکیا و ڕای وایە ئەگەر تورکیا ڕێکەوتنەکەی S-400 هەڵنەوەشێنێتەوە ئەوە یانی تورکیا هەرگیز ڕژد نییە لەو وابەستەیانەی بەرامبەر هاوپەیمانەتی ناتۆ هەیەی. ئەم گروپە دەیەوێت یەکەمجار هەنگاوێکی ڕژی تورکیا ببینێت تا ئەمیش بتوانێت وەرچەرخانێکی درێژخایانی استراتیژی بکات و توێژ لەگەڵ تورکیادا دەست پێ بکات. ئەمەش ئەو هۆکارەیە کە نردنی موشکی پاتوێتیان بۆ تورکیا ڕەت کردوێتەوە، بەڵام ئەو پەیامەشی نات تا توێژەکان دەست پێ بکەنەوە وەک هەوڵێک بۆ جێڕانەوەی تورکیا. پەیامەکەش ڕوون و ئاشکرا بوو. باشە دکتۆر ئەگەر بێت و تورکیا بەردەوام بێ لە کڕینی موشکەکانی S-400 نەگەر ئەوە کەرەستە و کەلوپەلی تری لەشکری لە رووسیا بێ تەنانەت لە چینیش ناتۆ دەتوانێت چی بکە بەرامبەر بە تورکیا کە هەمومان دەزانین هیچ بەندێک نییە وا لە ناتۆ بکە کە تورکیا ناچار بکە بەوەی لەو هاوپەیمانەتێ بچێتە دەرەوە. Well, as you know, the immediate response was from the Congress was to implement the CAATSA
بەڵێ وەک دەزانین دەست بەجێ وەڵامی یەکەم لە کۆنگرێسەوە بوو بۆ بەکاربردننی کاتسە واتە بەرەنگاربوونەوەی رووسیا لەو دۆسیەدا چونکە تورکیا نەک هەر وەک هاوپەیمانێکی ئەمریکا بەڵکو وەک ئەندامێکی ناتۆش لەگەڵ نێاری سەرشی ئەمریکادا سەرسەودا دەکات ئیتر دەکرێت سزای بسەپێنرێتە سەر ئەمە داوای کۆنگرێس بوو بەڵام کۆشکی سپی و سەرۆک ترامپ ڕێگەیان پێنەدا بەڵێ هەندێک مشتومڕ دروست بوو بەڵام نەگەیشتا ئەوەی تورکیا لە هاوپەیمانەتی ناتۆ دەربکرێت بەڕاستیش وهای نابینم تورکیا لە هاوپەیمانەتی ناتۆ دەربکرێت بەڕاستیش وهای نابینم بگاتە و ئاستاش کە لە نێوان ئەندامانی ناتۆدا و توێژش لەسەر بکرێت لەسەر سزادانی تورکیاش ئێستا هیچ قسێکی ئەوتوی لەسەر ناکێت و باسیش لەوە ناکرێت ئایا سیستەمی پاتریۆت بدێت بە تورکیا تا بهێنرێتەوە ئاراستە خۆمان لەبەر ئەوە چاوەڕوان نیم کە سزا بسەپێنرێت بەسەر تورکیادا تا ئەو شوێنەی ئەم قەیرانەی ئیدلیب بەردەوام بێت لێرە لە واشنگتن خەڵکێک هەن گوێ بۆ نادەن و بایەخیش بۆ نادەن کێ لەگەڵ چیە و کێ لەگەڵ تورکیا بەڵکو دۆسەی چارەنووسی بە ملیۆنان خەڵکیان بەلاوە گرنگکە کە لە ئیدلیب گیریان خواردووە و بیر لەوە دەکەنەوە ئایا پێویستە سیاسەتی واشنگتن چۆن بێت ئەمە دۆسەیەکی زۆر ئاوە بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشدا کە جەنابەت ئاماژە و پێکردن تورکیا هێشتا هەر ئاگاهیەدا هێشتا توانم بڵێم هەر ڕەشەش دەکا گەورە کاربەدەستانی تورکیا وەک دەڵێن بەبێ گوێدانە ڕەهەندی پەیوەندیەکانیان لەگەڵ وڵاتانی تردا هەر چیەک پێویست بکات دەیکەن بەرامبەر بە هەر شتێک کە ببێتە هەڕەشە و مەترسی بۆ سەر ئاسایشی وڵاتەکەیان. ئێمە بە هەر شێوەیەک پێویست بکات وەڵامی خۆمان دەدەینەوە. وەک سەرۆک ئەردوغان ڕایگەیاند تورکیا لە هەموو ئەو پێگانە دەدات کە مای هەڕەشە و مەترسین بۆ سەر تورکیا. ئێمە هێزە سەربازەکانمان ناکشێنینەوە و دەستبەردانی ئەو بنکانش نابین کە چاودێری لێوە دەکەین. پێویستە ڕژیمی سووریا لە شوێنەکانی ئێستایدا بکشێتەوە. جارێکی تریش جەختی لێ دەکەمەوە کە هێزەکانی تورکیا بۆ سەقامگیرکردنی ڕەوشی ئیدلیب لەوێن و هەروەهاش بۆ ڕێگەگرتن لە بەرزبوونەوەی زیاتری ئاستی کێشەکان لەو هەریمە. نەتەوەیە گرتوەکان داوا لە هەموو کارەکتەرەکانی ناو دۆسەی سووریا دەکا کار بۆ ئاگربەستی سەرتاسەری بکەن لە پێناو گەیشتن بە چارەسەریەکی ئاشتیانەی قەیرانی ئەو وڵاتە. جارێکی تریش داوای ڕێزگرتنێکی تەواوەتی دەکەم لە یاسا مرۆیە نێونەتەوەیەکان و هەروەهاش بۆ ئاگربەستێکی دەست بەجێ لە ئیدلیب بوو کە بڕوات بەرەو ئاگربەستی سەرتاسەری لە سووریادا داوا لەلایەنە سەرەکیەکانی ئەم قەیرانەی سووریا دەکەم تا هەوڵەکانیان چڕ بکەنەوە بۆ ئارامکردنەوەی ڕەوشەکە داوا لە هەموو ئەندامانی ئەم ئەنجومەنە دەکەم تا تەواوی قورسایی خۆیان بخەنە سەر دۆزینەوە و بەرەو پێشبردننی ڕێگە چارەیەکی سیاسیانە. نەتەوەیە گرتوەکان جەخت دەکاتەوە لەو پرۆژەی بۆ چارەسەرکردن هەیەی و داواش لە تورکیا و رووسیا دەکات تاوا بەستەی ڕێککەوتنەکان بن نەک ئەوەی ببنە بەشێک لە ئاڵۆزکردنی قەیرانی وڵاتێکی وەک سووریا. هەنگاوەکان بۆ کۆتایی پێهێنان بە مێڕێتەکانی گەلی سووریا بە باشی زانراون بەڵام دەبێت کاریان پێبکرێن. یەکەم ئەو یادەشتنامەیە کە وەک پرۆتۆکۆڵی سەقامگیری لە ڕەوشی ئیدلیبدا و لە نیوان ڕۆسیا و تورکیا دەڕێکەوتن لەسەرکراوە دەبێت بە ڕاگررتنی شەڕەکان کۆتاییان پێبێت و بش بێتە ڕێگە خۆشکارێک بۆ ئاگربەست لە سەرانسەری وڵاتەکەدا. دوم پێوەستە هەموو لایەنەکان بگەڕێنەوە بۆ ئەو پرۆسە سیاسیەی نەتەوەی گرتوەکان دایڕشتووە بە پێ بریاری 2254 ساڵی 2015 کە تەنها ڕێگەیەکە بۆ کۆتایی پێهێنانی قەیرانەکە وەهێنانە ئارای ئاشتی بۆ گەلی سووریا. بەڵام وەک چاودێر دەڵێن ناکۆچەکانی نێوان تورکیا و رووسیا لە هەر ئاستێکدا بێ ناگاتە ئەوەی تورکیا بگەێنێتە ئاستی پێکدادان لەگەڵ هیچ لایەکدا و بۆ وەک دەڵێن ئەوەش پەیوەندی هەیە بە توانایی تورکیاوە. ئاستی بەرەنگاربوونەوەکە پێم وایە پێویست ناکات پێشبینی بەرەنگاربوونەوەیشی ئاست بەرز بکەین ینی هاوشێوەی ئەو بەرەنگاربوونەوانە دەبن کە پێشتر بینیومانن چونکە تورکیا کۆنتترۆڵی ئاسمانی ناوچەکەی نییە. هێزی ئاسمانی تورکیا ڕاستەوخۆ بەشدار نییە لەو کردەوە لەشکریەدا. تەنها فڕۆکە بێفڕۆکەوانەکانی تورکیا بەکاردەهێنرێن. F-16ەکانی تورکیا لە سنووری ئاسمانی تورکیاوە هەندێک ناوچەی سووریا بردومان دەکات. ئەمەیە وەها دەکات ئاستی کردە لەشکریەکان و بەرەنگاربوونەوەکانیش نزم بکاتەوە. دکتۆر مستەفا
پێ وایە ینی هەرچەندە شیکەرەوە ئێستا پێی گوتین وەکو گوێمان لێبوو دەڵێ باوەڕ ناکات بگاتە ئەوەی کە پێکدادانی تورکیا و لایەنی تر یا کارکتەرەکانی تری ناو سووریا دروست بن بەڵام لەم پەیوەندی خراپانەیدا لەگەڵ رووسیادا پێ وایە تورکیا ئەو جۆرە گیانبازیە بکەوێتە بەرەنگاربوونەوەی ڕووسەکان. Well, this is a difficult question. I don't think so. In the long run, ئەمە پرسیارێکی قورسە و پێم وانە لە مۆدای درێژخاندا تورکیا پێویستی بەوە دەبێت لەو هەڵوێستەی خۆی پاشگەز بێتەوە ئەگەر ئەو سووربوون و پێداگیریانەی ئانکەرا هیچ ئەنجامێکی نەبوو هەر بۆیە پشتیوانیەکانی ناتۆ ئەڵبەت مەبەستم لە ماناگەشتێکەکەی پشتیوانەکانە هی ناتۆ و هی ئەمریکاش بە ئەندازەیەکی دیاریکرا بۆ تورکیا ئەگەر ئەوە نەبێت ئەوە هەڕەشە و گوڕەشەکانی تورکیا لە رووسیا هیچ کاریگەرییان نابێت و دەبێت تورکیا هەنگاوێک بگەڕێتە دواوە وەک دەبین لە ڕێکەوتنەکانیدا وەک ئەوەی ساڵی 2010 سوچی کە بە پێی 2 مانگ لەمەوبەری تورکیا پێویستە ئەو ڕێکەوتنە سەر لە نوێدا بڕێژێتەوە چونکە لەم ڕێکەوتانەدا هێڵە سوورەکە بەزێنرا کە بریتی بوو لە گەڕانەوەی حکوومەتی سووریا و ئەوەشی کە هێڵە سوورەکەی بەزان واژۆی تورکیا بوو لەسەر ڕێکەوتنەکە جا ئەو ناوچانەی ڕژەمی سووریا کۆنتترۆلی کردوونەتەوە ئێستا هی خۆیان و لەوانەشە باشووری ڕێگەکەی ئەم چوار هەر ببێتەوە بە هی ڕژەمی سووریا چونکە ئەو هێڵەیە کاسنووی نێوان ڕژێم و لایەنەکان تێر دیاری دەکات هەر بۆیە دەتوانم بڵێم هەنگاو بە هەنگاو ڕووداوەکان دەبنە فشار بۆ سەر تورکیا با ئەوەش بڵێم تورکیا ئێستا لە ئیدلیب هێڵێکی بەدەستەوەی نزیکە لە سنووری تورکیاوە دەشەوێت رووسیا ببینێت زۆر ناوچەی ئەوەی بکەوێتە دەست کە لە ڕاستیدا دەکەونەژێ کۆنتترۆلی ڕژێمی سووریاوە ئالێرەدا لەوانەیە ناتۆ لە پێناو خەڵکە سیڤیلەکەدا دەستێوەردانێک بکات بەڵام ئەگەر مۆسکۆ پاشەکشە نەکات ئەوان نا هەرگیز تورکیا ناتوانێت بەرەنگای رووسیا بێت. Russia would not be deterred. There's no way for Turkey to directly confront with Russia. ئەمریکا بۆچی ینی ئەگە بێتە سەر هەندێک بار کە دروست بێت لە سووریادا ئەمریکا بۆ یارمەتی تورکیا بدا کامیان بەلای ئەمریکاوە گرنگترە دۆستایەتی لەگەڵ رووسیا یان لەگەڵ تورکیادا. با ئاوەها باسی بکەم هاوکاری ئەمریکا لەگەڵ رووسیادا لە دۆسەی ئیدلیبدا لەسەر بنچینەی کردە لەشکریەکانی بەرەنگاربوونەوەی تیرۆریزمدایە بە تایبەتیش ئەلقاعیدە و داعش و تیرۆریستانی تریش تەنانەت لە ئاڵوگۆڕکردنی زانیاریەکانیشدا ناتوانم بڵێم لە ئاستێکی باش و گونجاودایە چونکە ئەم دوو وڵاتە متمانەیەکی زۆریان بە یەکتر نییە بەڵام لە ڕوانگەی تێگەیشتنیانەوە بۆ ڕێکخراوە تیرۆریستەکان هاوڕاییەکەیە لە نێوانیاندا جا لە وەڵامی پرسیارەکەتدا ئایا رووسیا یان تورکیا ئەمریکا دەشێت لە ڕوانگەی ئایدی ناتۆ سەیری ئەو دۆسیە بکات و تورکیا لە ڕیزی خۆیدا ببینێت ئێستا یەکێ لە پرسیارەکان ئەوەی ئایا تا چه ئەندازەیەک ئەمریکا پشتیوانی لە تورکیا دەکات لە سووریادا بەبێ ئەوەی بخزێنرێتە قەیرانی سووریاوە سەیکە پەیوەندەکانی ئەمریکا و تورکیا لەسەر لە دۆسەی سووریادا پڕ بوو لە گەرموکێشە بەهۆی شێوازی پەیوەندەکانی تورکیا لەگەڵ کورد لە سووریادا ئەنکەرە هیچ هەڵوێست و سیاسەتێکی خۆی نەگۆڕی بەرامبەر کورد لە سووریا بەرامبەر هێزەکانی هەسەدا هەر بۆیە کێشەی زۆرمان بینی لە پەیوەندەکانیدا لەگەڵ ئەمریکا و ئەگەر گۆڕانێکی گەورە لە سیاسەتەکانی تورکیادا نێتە ئاراوە ئەوە هاوکاریەکانی واشنگتن بۆ تورکیا سنووردار دەبن لە سووریادا لەوانەیە دەسەبوونی واشنگتن ببینین لە باکووری ڕۆژهاتی سووریادا بەڵام سنووردار دەبێت بە پەیوەندی تورکیا لەگەڵ ناتۆدا دژ بە رووسیا لە بیرمان نەچێت سەبارەت بە دەست هەبوون و هاوکاری لە دیمەنە گەورەکانی سووریادا گەلێک شتی گەورە هەن وەک بەکارهێنانی هەندێک لە ڕێکخراوەکانی سەرهەڵداوانی سووریا لەلایەن تورکیاوە دژ بە کورد لە وڵاتەدا و ئەڵبەت ئەمەش کێشەیەکی گەورەیە بۆ Washington. دکتۆر مستەفا بەداخەوە کاتی بەرنمەکە بەرەو کۆتایی دەڕوا حەز دەکەم بەشی کۆتایی تەرخاکەی بۆ دۆسەی پەنابەران. تورکیا لەگەڵ وڵاتانی ئەوروپاشدا لە کێشەدایە و لە هەموو قەیرانێکدا کە تورکیا تی دەکەوێت دەست بەجێ ئەنکەرە بە دۆسەی پەنابەران دەکەوێتە هەڕەشەکردن. Ne yaptık? Kapıları açtık. ئەوەی ئێمە کردومانەکردنەوەی دەواازەکانەوە ئێستا نزیکەی 18,000 ڕێگەی خۆیان بڕیوە تا لەو دەواازانە دەربچن بەڵام بۆ لەمە دووە دەشێت ئەو ژمارەیە ببێتە 25 بۆ 30,000 کەس و ئێمە لە ئێستادا بە دواوە هەرگیز ئەو دەواازانە داناخین و ڕۆشتنی ئاوارەکان بەرەو ئەوروپا بەردەوام دەبێت. یەکێتی ئەوروپاش کردنەوەی دەواازە سنووریەکانی تورکیا بە مەترسی دەزانێت و وەک دەڵێ هەر لە ئێستاوە ڕوبەڕووی گرفتی گەورە بۆتەوە لە ئۆردوگاکانی پەنابەراندا لە یۆنان.
ئێمە لە ئۆردوگاکانی پەنابەراندا لە دوورگەکانی یۆنان کێشەمان هەن چونکە خۆیان پڕبوون لە پەنابەران و ئێستاش هەروادێ و خەڵکی زیاتر دەگەن بێگومان ئەمەژوەها دەکات کۆمەک و یارمەتی زیاتر پێویست بن ئەو 350 میلیۆن ئێرۆیەی یەکێتی ئەوروپا دابینی کردووە هەنگاوی یەکەمە بۆ بەهاناوەچوونی کێشەکان لەم دوورگانەدا 350 میلیۆن ئێرۆی تریش تەرخان کراوە بەڵام ئەوەی پێویستە بە خێرایی بکرێت نێشتنی فشارەکانە لەسەر دوورگەکان و هێنانی ئەو خەڵکەیە بۆ شوێنەکانی تری ئەم کیشوەرە. پێشتر ڕەجەب تەیب ئەردۆغان سەردانی برۆکسلی کردبوو بۆ ئەم دۆسیەی پەنابەرانە. ئەوروپا هێشتاش وابەستەیە بەو دۆسەی ساڵی 2016 لەگەڵ تورکیادا مۆری کردووە بەڵام دەشڵێت پێویستە پێداچوونەوەش بە هەندێک لە بەندەکانیدا بکرێت. لەو توێژەکاندا سەنگی خرانە سەر دەستنیشانکردنی ئەو ناوچانەی دەشێت کاریان تێدا بکرێت لە ڕوانگەی بەرژەوەندی یەکێتی ئەوروپا و هەروەها تورکیاش بەڵێ بەشێکی زۆری دەگەڕێتەوە بۆ ڕاگەیاندنەکەی 2016 هەردوو لامان کێشتا گرنگی خۆی ماوە و لە توێژەکانیشماندا باسمان کردووە چۆن ئەو شتانەی ماون جێبەجێیان بکەین تا جارێکی تر دیارییان بکەین لێکدانەوەیان بۆ بکەینەوە تا تێگەیشتنی هاوبەشمان هەبێت لەسەر ئەوەی چی کراوەیان نەکراوە و ئەو جاجێبەجێیان بکەین ئێمە بە تەواوەتی بۆ سەرۆک ئەردۆگانمان ڕوون کردوتەوە کە بە تەواوەتی وابەستەین بەوە هەنگاوی بەرەو پێش بنین لەسەر ئەم دۆسیانە بۆ مەرجەی بە هاوبەشی هەردوو لامان بکرێت. بە هەزاران پەنابەر لە تورکیاوە ڕویان کردوتە سنوورەکانی یۆنان و بولگاریا. لەگەڵ ئەم پەرسەندنەدا ئەوروپاییەکان دەڵێن ڕێگە نادەن تورکیا دۆسەی پەنابەران بۆ دەستکەوتی تایبەتی خۆی بەکار بێنێ. سەرۆکی تورکیاش لە لێدوانەکانیدا وەهای نیشان دەدا کە دۆسەی پەنابەران دۆسەیەکی مرۆییە نەک ئەوەی بۆ مەبەستی تر بەکار بهێنرێت. ئایا ژنان و منداڵەکانیان لە ناو پەنابەران و ئاوارەکانی لەسەر سنووری زەمینی و ئاویدا کۆبوونەتەوە بەو هیوایی بگەنە ئەوروپا لە هەمویان زیاتر دووچاری مەینەتی نەهاتوونەتەوە؟ ئایا ژنان و منداڵەکانیان نین لەگەڵ مەرگدا دەکەونە ململانێ و سەربازەکانی یۆنان ئاڕاستەی بەلەمەکانیان پێدەگۆڕن و دەیاندەنە دەست شەپۆ لە سەرشێتەکانی دەریای ئێجا؟ ڕۆژاوا چی دەکات لەو بارەیەوە؟ ئایا دڵی ڕۆژئاوا دەشتێت بەهۆی ئەو ڕەوشەیانەوە؟ نا، ئایا دەنگی بەش دەکاتەوە؟ Peki Batı bütün bunlar karşısında ne yapıyor? دکتۆر مستەفا پێشتر هەر لەم بەرنمەیەدا ئاماژە بۆەوە کرد کە تورکیا دۆسەی پەنابەران بۆ مەبەستی تایبەتی خۆی و بەکارهێنانی تایبەتی خۆی بەکاردەێنێت بەڵام ئەردۆگان کردوێتە دۆسەیەکی مرۆیی ئەمە لای ئەوروپاییەکان چۆن دەکەوێتەوە بەڕای تۆ؟ Well, it's so bad. It's for the first time government. جا ئەمە زۆر بە خراپ کەوتوتەوە بۆ یەکەمین جارە حکومەت کەوتۆتە هاندانێکی ئاشتیانە کەوای کردووە پەنابەران ژیانیان بکەوێتە مەترسیەوە بەبێ ئەوەی هیچ پشتیوانیەک بکرێت مەترسی ئەوەی ژیانیان لەدەست بدەن لەو ڕێگەیەدا بەرەو ئەوروپا جا لێرەدا تورکیا لۆمەی ئەوروپایەکان دەکات و ئەوروپاش لۆمەی تورکیا دەکات وەک بەرەنجامێکیش ئەوە دەبینین کە ئەو خەڵکە پەنابەرانە بۆ مەبەستی سیاسی بەکارهێنراوە جا ئەمە جێی مەخابنێکی زۆرە لە ئەوروپایەکان و ڕەفتار و ڕێبازێکی تورکیایە و هیچ ڕاوەیەک هەڵناگرێت و بە ئەنکەرەش دەڵێن ئەگە تۆ دۆسەی پەنابەران بەلاوە گرنگە ئیدی بۆچی ژیانی ئەو پەنابەران دەخیتە بەترسیەوە بەڕاستی بەڕای من هەموو ئەو شتانی تورکیا دەیکات وەک کردنەوەی دەواازەکانی سنوور هەبوونی ئەو هەموو بەرنامانەی تەلەڤیزیۆن و قسەکردن لەسەر ئەوروپا ڕێک پاش بڵاوبوونەوەی هەواڵی کوژانی 36 سەربازی تورکیا دەستیان پێکرد حکوومەتی تورکیاش نەیتوانانی هیچ وەڵامێکی بۆ ڕای گشتی وڵاتەکە هەبێت باز لە ڕووداوی هێرشەکە بکات ئیتر ئەوە بوو دەستیان کرد بە هۆنینەوەی لۆمەکردنی ئەوروپایەکان و کردنەوەی سنوورەکان تا فشار بخێت سە ئەوروپا نە هەر ئەوەندا بەڵکو میکانیزمی کارکردنیشی گۆڕی تۆڕەکانی سۆسیال میدیای داخست تا خەڵ لەسەر ڕۆژی سووریا لە پەیوەندی بە تورکیاوە قسە نەکەن هەوڵەکە ئەوەیە باسی دۆسەی سووریا بکرێت و بەسێتەوە بە ئەوروپاوە کە ئەنکەرە بە دووڕووی ئەوروپا ناودەریەکات ئێستا پاش ئەو توێژانی ئەنکەرە لەگەڵ ئەوروپادا تورکیا پاشەکشەی کردووە لەو هەڵوێستانی پێشووی و خەڵک دەستیان کردو بە گەڕانەوە لە سنوورەکان بۆ ئەستەمبول و بۆ شوێنەکانی تریش ئێستا تێگەیشتون لەوەی ئەو سیاسەتی بەکارهێنانی خراپی پەنابەران بۆمبەستی تایبەت هیچ ئەنجامێکی نابێت بەڵکو بە پێچەوانەوە دەماگیری لە ئەوروپادا بژاندەوە و ئەمەش بە هیچ شێوەیەک بۆ پەنابەران باش نییە. دووەپرسیارم لەم بەرنمەیەدا تورکیا بەم هەموو قەیرانە لە ئاستی ناوخۆ و لە ئاستی دەرەوەیش چۆن دەتوانێت خۆی ڕزگارکە؟ پێویستە ئەم پرسیارە لە حکوومەتی تورکیا بکرێت بەڵام ئەم پرسیارە لە ناو تورکیادا ناکرێت
چونکە میدیاکان لەبەر زۆر هۆکار سەقالی دۆسی ناوخۆیەکانی هەر بۆیە دەبینین بۆشاییەک هەیە چونکە پرسیارە گرنگەکان و پرسیارە ڕژدەکان لە ناو تورکیادا ناکرێت هەندێک گروپی لە پراوێزدان لە تورکیادا و توێژان لەسەر ئەم بابەتە هەیە و سیاسەتەکە باز دەکەن ئەمانیش ئەو کاریگەریان نییە لە ناو تورکیادا ئەمە زۆر بە کورتی باسم کرد وەک داوات 45 seconds. زۆر سپاس دەکەم دکتۆر مستەفا thank you very much. Thank you. زۆر سپاس. جازیزانم تا بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە و هی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون و هەر لە خۆشیە جێتان بێڵین و شەوتان شاد.